بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، لە حەڵقەی پەنجەمی بەرنامەی مبارەکی سلوک لە ڕێگەی ئەم شاشەوە لە خزمەتانین بۆ هیوایە کە خوای تەعالا ئەم بەرنامە بکاتە مایە خێر و سەڵاح و ئیسلاح بۆ هەموومان و بیکاتە سلوکێکی عەمەڵی بۆ خۆناسین، بۆ خواناسین، بەتایبەت لەم مانگی مبارەکی ڕەمەزانەدا کە بەڕاستی مانگی سلوکە و مانگی وازهێنان لە حەڵاڵەکان و لە مەباحەکانە، مانگێکە نەفسی ئینسان زۆر ئەتوانێت لە ژێر چاودێری ڕیاڵە و سلوکدا ببێت. لە حەڵقەی چوارەمە وتمان هەنگاوی چوارەمی سلوک دۆزینەوەی مانای باڵتینی عیبادەتە، حکمەتی عیباداتە کە دوای ئەوە ظاهر مزەیەن بوو. ئەگەر بێت ئینسان لە ظاهردا بمێنێتەوە، ئەو شەڕێ دروستە بێت کە ئەمڕۆ ئێمە مسلمان بەداخەوە دروستمان کردووە، لەکوێ دەست بگرین لەکوێ دەست نەگرین. بەڵام نەهاتین بیری ئەوە بکەینەوە لەکوێ دڵ ڕابگرین. دەستنوێژ بەچی ئەشکێ و بەچی ناشکێ، بەڵام بیرمان نەکردەوە ئەم دەستنوێژە بە بوغز ئەشکێ، بەڵام بیرمان نەکردەوە ئەم دەستنوێژە چنەک خاوێنمان ئەکاتەوە و ئیلە ئاخری باقی شتەکانی تر. لە عیباداتە ئێمە دوای ئەوە کە ظاهرمان مزەیەن کرد بەپێی ڕاڕەوەی فقی ئیمامی شافعیە، ئەو ئیمامەکان لە باقی مەزەبەکانە بۆ باقی وڵاتانی تر هاتین وتمان بابین معنای عیبادەت بدۆزینەوە، چونکە دۆزینەوەی معنای عیبادەت دۆزینەوەی خۆمانە. یعنی چی؟ مسلمانە هەر کەسێک معنای عیبادەت نەدۆزێتەوە هەروە خەریکە بێت و ئەچی و تەواو ئەبێت. ئەو کەسە کە حکمت و معنای باڵتینی عیبادات ئەدۆزێتەوە و ئەزانێ ئەم عیبادەتە چی هاتیە و چی قرارە بە من فێر بکات، چ نوکتەیەکی هاتیە، ئینسان فێری بەندگی ئەبێ، فێری عەبدایەتی ئەبێ. حەقیقەتی ئێمە عەبدایەتیە، وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. ئێمە حەقیقەتمان عەبدین، ئێمە بەندەین، چه حەز بکەین چه حەز نەکەین، چه قبول بکەین چه قبول نەکەین. وتمان پێشتریش عەبدایەتی و بەندایەتی هەلی کاتە، هەلی ئەرێنی و نەرێنی نییە. یعنی وان نییە کە تۆ بڵی من یا ئەبمە بەندە یا نابمە بەندە. نا هەموو شتێک لە دنیادا ئاوا یا ئەیکە یا نایکە، ئیلا عەبدایەتی نەبێ، یا ئەیکە یا پێت ئەکەن، هەلی کاتە. بەڵام ئەو کاتێ پێیان کردی وەکو فیرعون ئامنت بما آمنت به بنو ئیسرائیل، بەکار نایە لەسەر مەرگا بیکەی، بەکار نایە. حەقیقەتی ئێمە بەندگیە و ڕۆژێکیش بە بەندگی ئەگەڕێنەوە، نەک ئێمە هەموو مەوجودات بەندن. ئەفرمی ئەو ئایەتەی کە وإن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا، إلا آتي الرحمن عبدا. هەمووی بەعەبدی ئەگەڕێتەوە بەرحزوری باری تەعالا. پاشایەک تەسەوورکە کە ئەمرێ، کاتێک کە ئەمرێ چییە؟ عەبدێکە، دەسەڵاتێکی نییە، پاشا نییە، سەر و کۆمار نییە، ڕئیس نییە، هەموومان بەعەبدی ئەگەڕینەوە بەردرگای باری تەعالا. خۆ ئەو کەسەی کە لە ژیانە عەبد بوو بێ، ئەو ڕۆژە پاشایە. بەڵام ئەو کەسەی لە ژیانە پاشایەتی بەخەرجدا بێ، قسەی زلی کردبێ، عەبدی ذاتی حەق نەبوو بێ، ئەو ڕۆژە جا ئەوڵی دەستپێکردنی زەجر و زەحمەت و عەزابیەتی خوای تەعالا عاقبەتی هەموومان بەخێر بکات. کەواتە دقتکردن بە باڵتینی عیبادات و ڕووکردنەوە مەعنا ژوورەکەی عیبادات ئێمە فێری بەندایەتی ئەکا و فێری حزور ئەکا. ئەمە زۆر گرنگە. حزور یعنی بوون لە خزمەتی ذاتی حەق تەعالادا. هەنگاوی پێنجەم حزورە، هەنگاوی پێنجەم پێی ئەڵێن ورد، هەنگاوی پێنجەم وردە. سە تەوزیحی وردەدەم بە خزمەتانە. بۆچی لە دوای ئەوە ئێمە دقتکەن ئەم پلەکانانە یەک لەسەر یەک چنراون، یەک لە دوای یەک چنراون. ئەمانە حەڵقەهایەکن ئەشێ بە دوای یەکتا بێن. ئەشێ ئەوەڵ جار یەقظە پەیا بکەی، بیدار بیتەوە، تەوبە بکەی، بگەڕیتەوە. دوای ئەوە بڕۆی علم فێر ببی، دوای ئەوە علمەکەت عەمەڵی پێ بکەی، واتە عەمەڵەکەت مزەیەن کەی بە ظاهری شەریعەت. دوای ئەوە باڵتینەکەیشی ملەوەن کەی، ڕەنگدار کەی و جوان کەی بە معنای باڵتینی. دوای ئەوە چی بکەی؟ ورد ئەنجام بدەی. ورد لەفزی ورد لە عەرەبیە یعنی هەر شتێک کە لە کاتێکی دیارە بە ئەندازەیەکی دیار مرۆڤ ئەنجامی ئەدا. ڕۆژانە کارێک ئەکات، ڕۆژانە دە دقیقە ئەو فەرمانە ئەنجامەدا، ڕۆژانە دەدانە ئەو زیکرە ئەخوێنێ، ڕۆژانە دەدانە ئەو شتێک ئەکات. بەم شتە ئەڵێن ورد. دوای ئەوە کە تۆ تێکۆشای کە باڵتینی عیباداتت بە معنایەکی حەکیمانە و معنایەکی قوڵی دەرونی پەیدا کرد و ڕۆژ بە ڕۆژ لەوەدا تێپەڕ بووی، لە پاڵیشیا ئەمە ئیزافە بکە بە ئیشەکانت. وردێک دابنێ.
ورد يعني أو عمل الروجاني كخارج لفرائض أنجام يدي بيجي أو نويجة سنتانة بيجي أو نويجة واجبانة شتانك دياري بك كقشت من أتوان من بي أم ورد أكري ذكرك بيت أكري قرآنك بيت أكري نويجة كتابة بيت وأكري خوين نويك بيت وتفكرك بيت وأكري همو أمانة ببيت لنويجة صعيبك نويجك دابني كتو نويجة تركنك مثلا صلاة الضحى زور نويجك مبارك زور جوانا دور ركعت شوار ركعت 6 ركعات يعني 8 ركعات لا تقريبا ربعك شاركك دواء وكخورك بي تا شارك بزدا يقبر لبانجيني ورو لم فاصلة دا أكريت سير شوار ساعات زياتر ووقتها واي فرتر كاتي هي زور نويجك جوانا زور بهستا أو دابني صعيك تركيمك دور ركعت دابني كاك روجانه صعيب كل هركاتك هي او دور ركعتي صلاه الضحى انجام يعني اگر زور همت بقوته 8 ركعات يا ينظر ركعت شو نويج بخوين نيو ساعات برلا بانجي بياني هستوى وبتا من زور زحمته من مساء كم براسي شمك خوم عملي بيناكم بلام خوي تعالى توفيق عمل بمنيش وباي ويش بدات واگر همت برز بيت انسان بتواني كبرلا بانجي بياني هستوى لقل ذاتي خوي تعالى دا مناجاتك ببي اما ويردك عجائب اما امتحان بكين زور عجائب ناڵینی وشو تأثيرات عجائب بدلي إنسان دات كبيغمبر صلى الله عليه وسلم كانت دسوري بيدرا كلا شو نويج بخويني برلو فرمي سنلقي عليك قولا ثقيلا اما قرار قصيك قرصت بي بدين بشوا نويج بخوينتا او قوة بيابك يعني او نقدرته قوة زوري زور بمروف أدات وهر نويج كيتر أتواني لو صنتانك هاتو أنجام يعني بدين لذكرى روجك مثلا صدقنا سبحان الله وبحمده سبحان الله العظيم كبيغمبر صلى الله عليه وسلم أفرميه هركسك روجانا صدقنا لو ذكر بخويني أجر بقد كفي بحرج جناحي بخوي تعالى أي بخشي روجك صدقنا مثلا لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم روجك صدقنا لا إله إلا الله روجك صدقنا صلوات سر ديار بيغمبر صلى الله عليه وسلم بلام بو معنى باطنية كالعبادة داوتمان روجك صدقنا لا حول ولا قوة إلا بالله ئەوە تەسبیحەکە مەگرە بەدەستۆیان بەدەستیان بە هەر شتێکی تر بە زیکر ژمارێک لە بیری شتێک کابیتەوە ئاشای فیلمێک بکەی بێژی لا إله إلا الله لا حول ولا قوة إلا بالله صلوات بدەی نانا سعی بکە لەو کاتا بزانی ئەڵێکی لا إله إلا الله هیچ خوایەک نییە إلا الله نەبێ هیچ دەسەڵاتدارێک نییە إلا الله نەبێ هیچ قادرێک نییە إلا الله نەبێ هیچ ڕازقێک نییە إلا الله نەبێ هیچ کەس من ناپارێزێ إلا الله نەبێ هیچ کەس منی خەلق نەکردووە إلا الله نەبێ هیچ کەس من نامرێنێ إلا الله نەبێ صحيبك أما بيان ذكر التوحيد أزاني بوشي كواتتو أجر بيه بردوام أو ذكر بخويني وبقولي الله 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 توفيري التوحيد بيت لكس ناترسي طلت بكس خوش نابي كسب رازقي خوت نازاني كسب فوتنري خوت نازاني كسب جوري خوت نازاني تنيا الله همشتك فقط الله همو كار بدس الله همو كاتك بناهر الله لبيري لا إله إلا الله لا حول ولا قوة إلا بالله هيج ده صلاتك نية إلا الله نبي بس ده صلاة ده صلاتي أول من حول منية من قوة منية أما ويرده ويا هر ذكرك الصلوات تسر دياري بيغمر صلى الله عليه وسلم الرجانة ده يقدابني بقول ذكري مركك وتم أبيش خوي ويرده أما تشي بيت أما بو تشي بيت وتمان لنويجة في حزورة بين بحر النازع كالنويجة لحزورة بين وبتوانين بحزوري قلبه ونويج بخوينين بو عن الناس او نويج تاثير مانتياكا بحسي اوناك من صانك كي نويج خويني اول تا اخر نويج كشي غافله لروي شرعيه وقرزارنيه تو انجامي داوه وقميش ناكن بو العياذ بالله بلين او نويج هيجنيه والله ما دام لبيري او اشتدانيتنا والله نويجكت لحزورانيه ميكه تركيكه لا اصلا ابدا مش تو من قبولنيه اتفاقا هر امك ظاهري عباده ظاهري بدني من رازاوته بعباده اما خوي قوريه بلام قرك ما لو دانا مينينوا برينا وأصدقي سرتر لغفلة نويج نخوينين لحزور ذاتي حق تعالى دابين وبتوانين بتوتر معنا حزور در كين كاتك خوي تعالى توصيفك كاتك هذا توصيفات أهل الإيمان فرميشي في صلاتهم دائمون أوانيك في صلاتهم دائمون دائم هان لنويجا دي كي دائم هان لنويجا تاخذنا تواني شورور لنويجا بكواته ما بس لنويج حزوره يعني أو كساني بردوام هان لحزوره أم وردات توفر أكاك بردوام لحزور أبي بردوام لحزور أبي إنسان بنظرت عن واي ليه لهمو كاتو ساتيكا لحزور أبيت حتى خوتني شي لحزور أبيت بلي أكري إنسان واي ليه بيت
وكو پیغمبر صلى الله عليه وسلم صحابي وابار هنا وكو ابو بكر الصديق وابار هنا وكو تابعين وكو اولياء كان وكو مشايخ وكو بيا وغورا كان بون كسانك كبد دائم لحضور بون هيك شتك اواني غافل نكردو بوچی چونك ريگيكيان بيويوه يكك لو ريگانا انجام دراوه ورده كواتا ام ورده سر راي او كتول نويجكتا هاي لبيري ذاتي حق تعالى دا لقل خوا داقساكي امجار اچي تو دوكان طب خليكي كاركت ابي خليكي كسابت ابي خليكي او شيء ابي هاي لدايريك هاي لاداريك خليكي كارك ابي كاته لو وصلتيش دا توتم خب من ام لم ساعتها اشد دقيقه دابن بوزيك دقيقه ناظم زور دقيقه بحزوري قلبه ومن لا اله الا الله نفي اثباتك كهيش موجوده كنيه الا الله نبي هيج صلاه دارك كنيه الا الله نبيها ديسان اشي توحزور ما ويك اما تمرين بك شل روش بلكو زياتر دوای ئەوە شتێک لە دەروون تا دروسە بێ لەزەتێک هەستێکی پاک کە تەوسیف ناکریێ ئەو هەستەی کە نە بەدەم ئەچێژرێ بە ئێرە بە دڵت لێرە هەستی پێ ئەەکەی ئەبینی دوایەوە بێتاقەتی هەبێ دوای ئەوە هەموو دنیا حازری بدەی کە بڕۆیتە ناو ئەستەوە بەرەکەتی زیکرە هەرچن لێرەدا کێشەیەک دروسە بێت بە ئەوەیشە بڵێ کە مادام تۆ بە حزوری قەلبەوە نوێژت خوێند مادام ئاوا لە وردێکت دانا بۆ خۆت هەمیشە لە بیرا بوو لەزەتێکت بۆ دروسە بێت ئەبینی دوای ماوەیەک ئەو لەزەتە نامێنێ ئەو لەزەتە ئەفەوتێ کابرای سس ئەبێ وازیێنێ لەوانەیە وردەکەی لا ببا حتا هەیە العیاذ بالله خوا بامپارێزێ نوێژەکەی لا ئەبات ئەو شت بێ ئەو ئیمتحانێکی سەختە ئەزانی چه ئیمتحانێکە لە تۆی ئەکەن دوای ماوەیەک کە زیکرت خوێن شاید چەندەها ساڵ وردێکت بوو لەزەتێکت بوو حزورێکت بوو ئیسە لێت ئەسێنن هیچی نامێنێت ئەمە علامەتێکی خراپ نییە اتفاقاً علامەتێکی زۆر باشە تۆ تاقی ئەکەن بزانن بۆ لەزەت وردت خوێندووە بۆ ئارامش زیکرت کردووە بۆ ئەوەی بحەویتەوە نوێژت خوێندووە دەخۆ ئەوە بوتە ئەوە بوتێکە دانراوە بۆ تۆ نابێ بوت پەرست بیت تۆ ئەشێ خوا پەرست بیت ئیمتحانت ئەکەن لەزەتت لێ ئەسێننەوە بۆ ئەوەی بۆ لەزەت عیبادەت نەکەی غەفڵەتت پێ ئەدەن بۆ ئەوەی بۆ حزور عیبادەت نەکەی ئەها مەقامێکە دوای مەقامێک پلەیەکە دوای پلەیەک هۆشت بێ لەو کاتەدا عەبدایەتی ئەوەیە تۆ هەر بەردەوامی لەزەتت برد الحەمدولله بەردەوام بە لەزەتت نەبرد تۆ هەر موەظەفی بەوەی کە بیکەی تۆ هەر وەزیفەتەکە بیکەی تەکلیفە لەسەری من و تۆ کە ئەشێ ئەو شتە ئەنجام بدەین ئێمە ئەم کارە بۆیە ئەکەین چونکە خوای تەعالا لێ داوا کردوین چونکە معتەقدین بەم شتە ڕزایەتی خوا بەدەستێنین ئیتر چە من هەستی پێ بکەم چە من هەستی پێ نەکەم ئەمە بە معنای ئەوە نییە من حزور وێڵکەم من گوێ نەدەم بە حزوری حەق تەعالا من گوێ نەدەم بەوەی کە لە حزوری حەق تەعالادا لەزەت ببەم هەروە وێڵی کەم نا من سعیم کردووە پلەکان هایەکم داناوە ماوەیەک لە حزورا بووم زۆر جەختم کردووە لەوەی کە بە حزوری قەلبەوە نوێژ بخوێنم لەگەڵ ذاتی حەق تەعالادا ارتباط پیا بکەم بەڵام ئیسە بە هەر دەلیلێک لێم پچراوە کاتێک لێت پچرا جارێ ئەگەر هاتو لەزەت نەما یا حتا وشک بوو عیبادەتەکەت بەر لە هەموو شتێک بگەڕێەوە بۆ گوناحێکە کردوتە گوناح زۆر عەجایبە زۆر عەجایبە ئینسانێک کە من ئەڵێم هەمیشە ئەو حەدیسە ئەگەڕمەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ڕۆژێک 100 جار بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم غفرت له خطاياه ولو كانت كمثل زبد البحر همو گوناحەکانی ئەبەخشرێن ئەگەر بەعنازەی کەفی بەحر گوناحی بێ کابرا ئەڵێ دێ باشە من بەیانی هەڵەسم تا ئێوارە هەرچی گوناح ئەیکەم ئێوارەش کە مەغریب هات 100 جار سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەڵێم ئەم بەخشن قبوڵە منیش پێ ئەڵێم قبوڵە تعجبەکە کابرا چۆن تۆ ئەڵی قبوڵە ئەو کەسە وای زانیوە بە زرنگی خۆی ئەتوانی زیکر بڵێ واللهی تا خوا تەوفیقت نەدا ناتوانیەوە زیکرە بڵێ وەخوای تەعالایش تەوفیقی کەسێک ئەدا کە صادقانە یەقظەی پەیا کردبێت بیدار بوو بێتەوە و بیهەوێ بەرەو لای ذاتی حەق تەعالا بچێ گوناح ئێمە لە زیکر دوورە خاتەوە بەچە عنازەیەک تاعەت دەرونی ئێمە پاکەکاتەوە بەو عنازەیشە گوناح و معسیەت دەرونی ئێمە ڕەش ئەکاتەوە بۆیە ئەگەر هات و لەزەتی زیکرت نەما نەک لەزەتی زیکر حتا ڕۆژێک تەواشەت کرد ناتوانانی نوێژەکە سەلات اللەحات بخوێنی تەواشات کرد ئەو وردەی کە داتناوە ناتوانی بخوێنی تەفتیشی ئەحواڵی خۆت بکە گوناحێکت کردووە ئیشکاڵێکت هەیە معسیەتێکت ئەنجام داوە کە تەئسیری داناوە لێرە ناتوانێ ئەو بەرەکەتە بەجێبینی ئەگەر ئەوەت نەکردووە ئیتر ئەوە کاری خوایە کارت نەبێت
خوای تعالی خەریکە امتحان دەکات چی بکە هەر بەردەوام بە مەبادا بخڵەتی بێژی خۆ من حزورم نییە لە زیکرا با وێڵی بکەم نا هۆشت بێ تۆش هەر بەردەوام بی تۆ عبد دەسەڵاتی نییە ها قەدیم بەردە بوون عەبد و بەردە بوون دەسەڵاتێکیان نەبووە سەیدەکان هەرچێکی وتو ئەوەیان نەکردووە ئینسانیش ملزمە بۆ ئەوەی کە بسەلمێنی کە یا ڕەبی من لەبەر لەزەتەکەی نەمکرد لەبەر خۆشیەکەی نەمکرد لەبەر تۆ کردم لەبەر ئەوەی کە زیکری تۆە لەبەر ئەوەی کە خۆشی تۆە لەبەر ئەوەی کە بەرەکەتی تۆە بەردەوام بە کابرا هەیە مانگێک هەیە 2 مانگ شاید هەیە ساڵێک شاید هەیە 2 ساڵ هەر ئەشێ بەردەوام ئەو نوێژە بخوێنێ هیچیشی لێ حاڵی نابێ لەزەتی لێ نابا بەڵام هەر ئەڵێ یا ڕەبی ئەخوێنمە ها دقەتکەن لێرەدا چی ڕوویداوە حزور نەفەوتاوە شەیتان گەرەکیەتی حزور بفەوتێنێ بەڵام حزور نەفەوتاوە ئەم ڕێگە کە ئێمە داماننا بۆ چی بوو بۆ ئەوە بوو مەبادا بۆ خوا نوێژ بخوێنی بەڵام دڵت لە بازاڕە بۆ ئەوە بوو مەبادا بە جێگەی ئەوە دقت کەی بەوەی کە ئەم عیبادەتە من بباتە حزور دقت کەی بە شەڕ بکەی لەسەر دەست نوێشکاندن و نشکاندن و لەکوێ دەستکردن و لە ئەم ڕێگە بوو ئەوە بوو کە تۆ بزانی ها بەرەو لای خوا چی کە تۆ بزانی ئەمانە عیبادەتی خوایە عیبادەتی خوا بە شەڕکردن نابێ تۆ بۆ ئەوە ئاخر ئەمە مصیبەتێکی گەورەیە لە پەرانتێزە باسکەن و بیبەسینەوە ئێمە ئەڵێن عەمەڵی چی صالح عەمەڵی صالح من عمل عملا صالحا عملي صالح يعني شي صلاح يعني شتك پەروەردە ئەدا بە کۆمەڵگا صلاح ئەدا بە کۆمەڵگا پێتان وایە ئەم شەڕ و جوێنە کە ئێمە دامان ناو لە ناو عیبادەتە ئەمە عەمەڵی صالحە باوەڕ ناکەم ناخوا بە عەمەڵی صالحانە ئەمە من تۆ بە فاسق ئەزانم تۆ من بە کافر ئەزانی من تۆ بە پیس ئەزانم تۆ من مشرک ئەزانی من تۆ بە مبتدع ئەزانم تۆ من بە دەرەوەی دین ئەزانی ئەمە عەمەڵی صالح نییە پس دقتکەین بە لە بەحسەکەی خۆمان دوور نەکەوینەوە ئێمە ئەم شتمانە بۆ ئەوە کرد کە دڵمان ببەستین بەخواوە ئیسە شتێک ڕووی داوە وتمان لەو شتا کە ڕوویدا لەزەت نابین ناتوانین حزور پێیا بکەین چی و چی وتمان بزانین ئەمە ئیمتحانە ئاها حزورەکە لە دەست نەچووە مدام ئەڵێن یا الله من لەزەت نابم بەڵام لەبەر تۆ ئەیکەم خوای گیان من نازانم چیمە وەکو جاران ناتوانم بێمە حزور بەڵام هەر ئیدامەیە دەما هەر های لە حزورە ها شەیتان گەرەکی بوو بتخەڵەتینە شەیتانت خەڵەتان تۆ ئەمە حیلەیەکی زۆر جوانە لە بەرابەری حیلە پیسەکانی شەیتانەوە کە یێنێ ئێمە لە عیبادەت دوور بخاتەوە ئێمە ئەو دوور ئەخەینەوە لەوەی کە بێنێ گەمەمان پێ بکە بۆیە دانانی ورد بەردەوامی بۆچی تەواشاکەن ئەم مرۆڤە چکەی نانەخوا مانگە جارێ نا هەفتەیە جارێ نەوەڵا ڕۆژێکی جارێ نەوەڵا الان بە سورەتی عیدیادێ هەمومان ڕۆژێ 3 جار نانەخۆن هەر کەسێک فرەکەم بخوا ڕۆژێ 2 جار نانەخوا بۆچی پێویستە بەردەوام ئەشێ نان بخۆی کە تۆ شارژ بیتەوە شەحن بیتەوە قووە بگری فقط نان خواردنەکەش نییە ئەشێ بخەوی کە دیسان وزت بۆ بێتەوە بۆچی چونکە ئەم جیسمە بەردەوام ئەشێ تازێ ئاپدەیتی کەیتەوە ئەشێ وزەی پێ بدەیت جسم و ڕۆح بە یەک و ئاڵاون دقتکەن ڕۆحی و قەلبی ئینسانیش ئاوایە نابێت دوورکەویتەوە پێشتر وتمان دنیا غەفڵەتێکی عەجایبە باوەڕکەن ئەم دنیا ئەو نەغەفڵەتێکی عەجایبە ئەو نەعەجایب دڵدا ئەگرێ کە پیا و مەحوی واتەنی ئەخنکێنێ بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو دنیا هیچ نییە سەرابێکە بەڵام مەزانی خەتەرناکیە چییە کە چی دەشتن بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلوق سەرابێکە کە خەڵک ئەخنکێنێ بینیوتانە سەراب خەڵک بخنکێنێ دنیا سەراب ئاو نییە بەڵام خەڵک ئەخنکێنێ ئەی چی بکەین ئەوەیە کە نوێژەکانمان داناوە نییە لە نوێژەکانە بە حزورەوە بەڵام لە بینی نوێژەکانیشە هەر ئێمە نابێت دەرفەت بێن بە شەیطان و ئەم بەرنامەیەکە من عرسانەکەم وانە بڵێم کابرایەکە شێ بشێ لە کێوێکە لە غارێکە لە ئەشکۆتێکە دانیشی بیکەنە لەسەر کارەکە تا تۆ ئەتوانی ئەگەر سایقی ئەگەر های لە دایرا کارەکەی ئەگەر کاسبی ئەگەر دوکانداری ئەگەر هەر شتێک هەی تو ئەتوانی بیکەی ئەتوانی لە وەسەتی کارەکەتدا دەدەیەقە چارەکێک بڵێ لا إله إلا الله سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەدباتەوە حزور بۆچی ئەبێتە ذیکر ئەسڵەن خودی ذیکر یانێ چی نەوەمانە زۆر وتو ئێمە لەوانەکانە ذیکر خوای تعالی فەرمێکی فەذکرونی ئەذکرکم نافرمي فتذكروني إما دوشت من هي العربية ذكر من هي تذكر من هي تذكر يعني بير هنا نوى فذكر بير يعني بهنوى خوي تعالى ببيغمر صلى الله عليه وسلم فرمي قيامة يعني وبير بينوى أما تذكر بير هنا نوى يعني لبيرت أشي بير ديتوى لبيرت أشي بير ديتوى بلان بو ذاتي خوي أفرمي فاذكروني أذكركم ذكر بكن ذكر أذاني يعني شي ذكر يعني بردوام لحزورا بن
بردوام لقل منابن هميشه لقل منابن تواشاب كان لسنة أخوينين كبيغمر صلى الله عليه وسلم لمعذرة ما يبي أدب لخص مثلا قضاء حاجة للسراو كأهات الدرو للشوي أهات الدرو دعائك هي قشت نزانا غفرانك 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 الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني. أما دعاء السنة دوي قضاء حاجة توانية سيجار أي فرمو غفرانك غفرانك سيجار لقضاء حاجة يتدرو خوايا بنبخشة خوايا بنبخشة خوايا بنبخشة بو علماء فرمن لبر أوي للسراوة نيتواني وذكري خوا بخوينت كالحالة كانت واني الإنسان لو وقت قضاء حاجة نابي ذكر بخويني بلام لو ما ودا كبشراوة أشي سيجار استغفار بكات لو ما وكوتايدا بوشي چونکە ئێمە وەکو گڵۆپێکین کە ئەشێ دەورو بەرمان ڕۆشن بکەین ئەو گڵۆپە ئەشێ وەسڵ بێ بەکارەباوە بە بەرقەوە ئەو لەحظەی کە کێشاتۆ تەواو ناتوانێ نامێنێ بۆیە ئێمە ئەشێ بەردەوام بین و بچین لەم وردانەدا دابنین ورد شتێکە کەس پێت ناکە خۆت ئەیکەی و ئەمە معنایەکی گەورەیە لە سونەتە لەگەڵ ئەوەدا نوێژەکانت بە پۆختی لە بیرا بووی لە حزورا بووی وردێکیشت بۆ خۆت داناوە مەسەڵەن ڕۆژێک 5 دقیقە قورئانت داناوە ئەزانن شتێکە کە بەخۆمەوە ئەڵێم زۆر تەمبەڵین پێتان وایە ڕۆژێک 5 دقیقە قورئان چنێکی پێچێ هەر لە ڕووی مۆبایلەکەوە هیچی پێ ناچێ بەڵام ئەگەر تۆ بەردەوام دایبنیت ئەو معنای حزورەت پێدا کە من کەس مەجبوری نەکردووم 5 دانە نوێژم لەسەر ئەیان کەم بەڵام بێجگە ئەوە وردێکم داناوە ئەم تەسبیحەیە بەڵام مەبادا ئەمە کە ئەم قساوە ئەڵێم بڵیا من ئەوە ئەکەم ئەوە زۆر خەتەرناکە ئەشێ منەتبار بی کە ذاتی حەق تەعالا سەرەڕای نوێژە فەرزەکان تەوفیقی داوی ئەم وردە بخوێنی ئەم سنەتانە بخوێنی ئەم سەلات الضوحا نەفەوتێنی لە باشە کابراڵێم مادام خوایە تەوفیقم ئەدا من چی بکەم چی بکەی بگەڕێەوە بۆ ئەوڵین حەڵقەی ئەم بەرنامە یەقضە تەوبە لەوێت تۆزیحمدا نیەتەکەت بێنە نیەت بێنە کە بیکەی کە نیەتی صادقانەت هێنا بیکەی خوا خۆی تەوفیق دەدا بەدڵ بتهەوێ بیکەی مەحاڵە ئینسان شتێکی گەرەک بێ نەڕواوەی بۆ تێ نەکۆشێ نیەت بێنە کە خوا تەوفیقت بدا هیمەتی بۆ بکە خوای تەعالا خۆی موەفەقت ئەکا خۆی فێرت ئەکا و خۆی ئەتخاتە بەر ئەو ڕیزەوە کە بەردەوام بی ئەم بەردەوامیە کە بوو معنایەکی گەورە لە عیبادەتها فێرە بین پێشتر ها معنای ئەسڵی عیبادەت فێر بووی ئەزانی چی فێرە بی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالا لەناو عەمەڵی ئێوەدا يحب أدومه وإن قل حەز بە عەمەڵی مداوم ئەکا ئەگەر چی کەمیش بێت یعنی و عیبادەت مەکە کە لە شەو ڕۆژێکە 100 ڕەکەعەت نوێژ بخوێنی دوای 20 ڕۆژ تەرکی بکەی لە شەو ڕۆژێکە 2 ڕەکەعەت نوێژ بخوێنە وردیانەوە لە شەو ڕۆژێکە 2 ڕەکەعەت نوێژ بخوێنە بەڵام 2 ساڵ مەیفۆتێنە 20 ساڵ مەیفۆتێنە ئەمەش سەخت نییە ئەگەر خوای تەعالا سەهلی کاتەوە بوت ئەمە معنایەکە کە خوای تەعالا لە ئیستیقامەتە حەزی پێ ئەکا و ئیستیقامەتە پیاوانی ڕاستەقینە لە پیاوانی درۆئین جیا ئەکاتەوە الذين قالوا ربنا الله ثم استقاموا أولياء الله كن ألين ربنا الله إما عبدي الله بلان ثم استقاموا أمجار باستقامتك يكجار زورة لسر أو برنامج خويانا أو استن ولا سر أو برنامج خويانا أبن أما معناه ورد بلان آخرين نكتة ورد بعرسكم لخزمتنا أبو تشيه علماء ما أفر من لا ورد له لا وارد له من لا ورد له لا وارد له المشتك معنى هي بنيبي وارد لردا توضيحي ورد من دا وثمان ورد يعني عملك مستحب كتولى شو روجا لكاتكي دياري كراوان جامده جا باش واي لكاتكي مشخصه به مثلا هميشه ساعاتي نو صلاه الضحى بخويني مثلا هميشه لبيني مغرب وعشاء دا فرق السوره واقعه بخويني هميشه لدواي عصر دا سبحان الله وبحمده سبحان الله مثلا ايش يعني كاتك دياري كده يعني ورد يعني او برنامجك ثابت اي وارد يعني شيء وارد ديار معناه خويا كي بملا تواشا كان معناه وارد يعني شيء مسلمان بردوام رحمته وبركته ذاتي حق تعالى أباري هميشه بركتي خوي تعالى بردوام أباري وكو بارانك بخرمك كنبريته وهيج وقته بلام أم بركتك أباري خب قسوتي شهرواهية بركته قسوة شتانك مادينين بيجي ليرة بركته ليرة قسوة شتانك معنوين إيميش بيوري عالمي معناه نازانين يعني عالمي معناه وكو عالمي مادنية أم رحمتك أباري تصور كان بارانك كي يتخواره بردوام بارانك همي شيء يتخواره خب يتو أروات يعني لشتك جيجير نابي بو وشتك جيجير بتوشي ظرفك تبيبت
وانية أشي ظرف يكت بيبي أشي كاسة يكت بيبي كأو برانة بيت ناو أو كاسوة أم ورده نقشي أو كاسية هي هرسن لأصلا كاسة كشتك بنايو لطائف أو ضلي إيمك باران رحمتك وبركتك أبارة ملي أوا بلام أم ورده بردوامي أو تكا تصور كان كابرائك لشوينك أها بردوام دانشتوه أو كسيك بردوام دانشتوه ولشوينك هاي أو كسيك خيري بيبكا أجر خير كربي بأو كسب خير ذات زانن أو كسانك جدان أو كسانك سؤال كده كان خويت على همو كس محتاجي دربيني لشوينك ثابتة أو وصل ماندقارن أو ماندقاري خوي أبيته هو يوك هميشه باري أنا بوبيت هميشه لو شنو دانشي باري خوي بيجا تشبيه نبيت أو ورد أو ملائكة أو رحمة ديني أو كساني كأهل وردن بردوام لو واردة بشدار بن عمم معناي أصلي وردة من لا ورد له لا وارد له أو كسيكتو بريتو أروات روجة كيتو روجة ناية روجة هي ودروجنية أو كسيك ببهر أبيت إلا أو بهر كمان بك أخويت على بهمو كسيك إيداد بلام أو كسيك وردي ببيت أو كسيك بردوام لك حالك جام ورده حتى زور تربي خاسرة دا أنيشي وأوشت أخبويا العلماء يعني باطن ومشايخي قالوا وتيانا أو ورده أبيت هوي بازبوني قلب وإنسان بيئجا وإنسان تيئجا وإنسان روج بروج بركتي زياتر چونك استقامتي هي لسر كارك ولو إنك كاركي بشكولة بي ورد إما زورتر فيري معنى باطني عبادات أكاد وأم ورده أبيت تواوكري أو معنى حزورك لنوجه أخوين من كات بس تائرة إما تواني من ارتباطك لغزاتي حق تعالى دا بيابكين هنقاوة كان دوباتك موت چونك لما بدواوه مقدار داستانك أقوريه وأمجر لعبادة وازيين نك يعني وازي ليبينين إما أشي بردوام أمان معنا ببيت أجيني ناو فازي كيترو أمجار بريك زورتر أروينا خواروا خليكين قولة بينوا أمجار زورتر قولة بينوا لا يقضدا بيدار بوينوا وتوبة من كردو وثمان يا ربي نيت من كر أو خليكين برولاي تودين شوين علم من خوين فقه فيربوين سيرة فيربوين عقيدة فيربوين وشمائلي بيغمبر فربون صلى الله عليه وسلم ولا باري نفسه وخوين معنا وبردوام أم جارهاتين عبادات من لجيجي خويانا دانا بس بويك الشريعة اللي داوا كردوين رويشتين مطابقي شريعة أنجام من دا وهل بردوام بين إن شاء الله لسر أوا دواي أوهاتين شننا باطني عبادته معناه باطني عبادة من درك كرد وصعي من كرد لمعناه حمد كمان حالبين لمعناه نوجه كمان حالبين لنوجه على عبادتها بين ولا باطني عبادة تبقين وحزوري ذاتي حق تعالى درك بكين وبتوين برون حزوري ذاتي حق تعالى وأمجار هاتين بم ورديشة معناه باطني عبادة من بتوتر كردوا لبين وجه كان جا صعي ما نكر هربرونا وبذاتي حق تعالى لقال خوي تعالى ذا بيوندي دروس بكين لقال خوي تعالى ذا قصيفرة تر بكين وبيوندي خومان زور ترو شرو برتر بكين محكم تري بكين دواي أو أمشت أشي بردوام بيت أمشت أشي لعبادة دا ببيت لقل أمدا أمجار لا هنقاوي ششما إن شاء الله برق قلتر أبينا وسعي أكين أم معنا برفراوان تر بكين وبجوركي قورتر بين تواشاي دورو بر بكين وأمجار بجيجينا تواشاي دورو بر تواشاي خمان بكين تا أم حلقانا قشتيان بيكو مرتبطا هيج كامل يكتري نبشراون إن شاء الله لحلقي دهات وبإذن ذاتي حق تعالى زورتر أم معنا ورد كينا ولي لردات البروندي أم عبادتنا أبسين أو توصية إما يبو عبادتها إسكا وتراوة وتوضيح مداو دوباتنا كما دواء ولا بالي دائما فعاليتي كيتر كاري كيتر شغلة كيتر إضافة أكينا هاتا واشاك نقشتي الشغلة عمله بس أما كوت من عمل هنقاوك فربر دوامه ولا نهايتي شعبين قشتي أغريته أبو حلقي أول بو نيت وأم همود تيكوشانة قرك مانا لنية حاليبين وتصحيح نية من بكين إن شاء الله أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.